سافرم و پێگەیە بنێ سەرێ دیدەم ئەو دیدەی بێتۆ هیچ کەس نەدیدەم بە خەیاڵیە و بە چاوانیە و وا ڕەنگم سوورە دڵم پێی شادە هەرچەنە لێم دوورە. لە ڕاستیە لە دوکانەکەی باوکم کە من ئیشم کردو و کاری خەیاتیم کردو و ئەو شتانەی کە زۆر خۆشەویستە لام و زۆر پارێزگاری لێکەم ئەم مەقەستەیە کە کاتی خۆی باوکم ئیشی پێکردو و ئەمەی بۆ بەجێهێشتوین. باوکم ناوی ئیبراهیم محەممەد مستەفا ئەحمەدە کە ناسراوە بە ئیبراهیم خەیات. ئیبراهیم خەیات لەوە هاتووە کە میهنەکەی بەرگ دروو بووە. باوکم لە ساڵی 1930 لە خێزانێکی کەم دەرامەد لەدایک بووە لە گەڕەشی سابوونکەران و لە وەختی خۆیان گۆرانی بێژەکان زیاتر لە سلێمانیە وا باو بووە کە ئەوانەی دەنگیان خۆش بوو بێت لەگەڵ برادەرەکانیانە شەوان بە گۆرانیان وتووە. فعلەن باوکم لەوا دەرکەوتووە کە دەنگی خۆشە و زیاتر ئەوە هەنهانی یاوە کە گۆرانی بڵێ. باوکم خۆی لەگەڵ مام ئیسماعیل لەوێ لای ئەو شاگرد بوون بە گەنجێتی. مامم هەندێک لە برادەرەکانی ناودارەکانی ئەم نەتەوەیە بوون، لەوانە عەبدوڵڵا گۆرانی شاعر، لەوانە مامۆستا ئەحمەد هەردی شاعر، لەوانە پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوول. ئەمانە برادەری مامم بوون کە وەختێ دایمەن سەردانی مامیان کردووە لە دوکانەکەیە. ئەکید نیقاشی شعری و نیقاشی گفتوگۆی سیاسی و ئەمانە بووە و باوکم لەوە وەکو زیاد ڕۆشنبیریشی وەرگرتووە. بەڕاستی جارجاریش کەزانی بیان دەنگی خۆشە، ینی داوایان لێ کردووە حتا لە دوکانەکە گۆرانی بڵێ. مامۆستا ئەحمەد هەردی زۆری پێخۆش بووە کە دەنگی خۆشە. سد فاتمەی نووسیوە توانێت لە وەختا مامۆستا ئەحمەد، بەڵام تەواویشی نەکردووە. لە وەختا باوکم ئەو مەقامەی بۆ داناوە، ینی لەو وەختا توانیوێتی کە ئاوازیش دانیان جا ئاوازی سد فاتمە سەر ڕایەوەی کە مەقامە، بەڵام ئەشتوانێت وابزان بە نۆتە بنووسرێتەوە، ینی نەوع ئاوازێکی تایبەتی تایە و ئەو گۆرانیە فعلەن باوکم پێی دەنگی پێیا بوانێ، زۆر بە ئەدایەکی جوان بە ئەدایەکی حەزین پڕ بە شعرەکەی بووە. چاوی مەستێ پڕ تەلسمی جوانە پڕ شەرابی خۆشەویستی وارەقیەشدانە. لە 56 باوکم خێزانی پێکەوەنا و لەو خێزانش بەرهەمیە خێزانە دەمناوە لە منەوە دەستی پێکە. من ساڵی 57 لەدایک بووم. وەختێکە لە زەمانی منە ئەمە هیچ نەبوو، ئەوە نەبوو کە ئینسان دانیشێ و حوبایەتی بکە و حەز لێ. من گەنجێ بووم، مناڵ زۆر عمرم نەبوو، 15 ساڵ بوو. من 15 ساڵ بوو، من باوکم نەبوو. ئەم داوای کردم تر ئەوەیە کە من نەمناسی و نەشندی بوو. چاوەکانێ بێدەنگە دوێن نیگاکان زۆر شێداڵێن ئەوەی بادەمە نایدرشێنی ئەوە
وەیلات بۆ تانهێنی هەر کاتێ سارنجیانە دەمە ئاشکرا لێیان تێهاگام کە چاوم بژا بێت بڵێن بە تۆن و بە مۆسیقا و بە گۆرانی جیا لە خێزانی تری کوردەواری لە خێزانی ئێمە بۆ سیفەتی کە باوکم گۆرانی بێژ بۆ هونەرمەند بووە لەگەڵ تۆنی مۆسیقا و لەگەڵ گۆرانی و لەگەڵ ئاهەنگ و لەگەڵ ئەو شتە کارە هونەریە جوانانە بڵێن چاوم کراوەتەوە و گەورە بووم جێگام بۆ ڕاخات ئەم شەونی وانم ئەریای گەرێ دووگەرێ باوکی هەمیشە ینی بەڕاستی مناڵی زۆر خۆشەویست و بە تایبەتی ئێمە کە ینی جگەرگۆشەی خۆی بووین زۆر لە فترەیەکە دایمە ئێبردینە دەرەوە بۆ سەیران بۆ گەڕان من زۆر جار ینی توانم بڵێم هەر لەو کاتەوە حەزم بە شانۆ کردووە من مناڵ بووم ئەیبردم لەگەڵ خوشک و براکانم زۆر جار ئەیبردین بۆ شانۆ جا دوای ئەوش ئەیبردین بۆ سینەما لەوێشەوە سانی سەری فیلممانە کرد ئەوە ئیتر ئەتوان بڵێم لەو لەحزاتانەوە من خۆشەویستی هونەر لەلام دروست بوو هەرچەندەکەم ئەو خەیاڵەی پێیمەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم ئەیامان لە ناوەڕاستی هەفتاکانە وەک سەردەمێکی ترە بۆ باوکم ئەوە بوو کە ئیتر خۆی سربەخواانە ینی ملزەم نەبوو لەگەڵ هیچی پێکا بێت بەڵام وازی نێنابوو هەندێک کاری هونەری کرد ئەو بوو لە 1970 کاسێتێکی تری دەرکرد کە فترە گەشتە هەشتاکان ئیتر ژیانی کورد بەڕاستی ناخۆش بۆوانێ هەر شەڕی عێراق ئێرانیش بوو ئەمانە دەستی پێکرد بوو و ینی بە بیانووی ئەو شەڕەشەوە حکوومەتی عێراق ینی سانسۆری زیاتری خستبۆ سەر گەلی کورد بەڵام ئەمان زیاتر خۆیان ئەجزیەوە لەو شتانەی کە مەسەلەن ڕژێن داوایە کرد ئەمان بەشدار بن لە ئاهەنگەکانیانە دایمەن باوکم کاقار کاک عوسماعەلی چەند پیان بوتنا بە هیچ ناچوونە ژێر ئەو بارە هەر جارە بە وەسیلەیە خۆیانە جزیێوانەیە تر بە نەخۆشی بێ بە هەر باوکمە سنەی وەسڵە نەروازن لە هونەری ژێناوە تۆ بوویوە و بەختەواریم گوڵ بووم لە داخی ئەڵواریم تۆ بوویوە و بەختەواریم گوڵ بووم لە داخی ئەڵواریم نەمزانی ئەمە پیشەتە ئاوێنی ڕابووریشەتە نەمزانی ئەمە پیشەتە ئاوێنی ڕابووریشەتە دەزانی خولیای مۆسیقام هەیە من کەڕەتێ لەگەڵ کوڕێکی کەی خزممانێ هەر خاڵۆزای باوکمە ڕەوان شاد کاگادینەوە خوافی کامری خوای کردووە ڕۆژێکیان لە وەرزیبا کەمانێکیان بۆ کڕی بوویان هێنامەوە یعنی ئێستش ئەو کاتم بیر ناچێتەوە تەمەنەمە 12 ساڵە بوو خۆشترین کاتی ژیانم بوو کاتۆ کەمانیان بۆ هێنامەوە ئیتر لۆ دەمە دەستم پێ کرد هەر بە شێوەی بڵین ئەوەی کە پێڵێن سەماعی بەگوێ کەوتمە پرۆڤەکردن و خۆپیانی زۆر تەمرینمە کرد خۆم فێری ئامێریکەمان کرد شتێک کەشەیە زۆر گرنگە ئەوەیە کە من هەموو مەقامەکان لە باوکمەوە فێر بووم هێشتا پێشەوەی مۆسیقا فێر ببم ئەمزانی هەموو مەقامەکان مەناسیەوە کامێ مەقامی ڕەسوو و کامێ ناوەند و بایات و هەمووی مەناسیەوە بە شێوەی بە بیستن بەڵام دوایی کە فێری مۆسیقا بووم اینجا زانیم میانەکان چۆنەوە نۆتە مۆسیقەکە چۆنە و بۆچی ئەم مەقامە ئەوەی پێوترێت بێگومان تەسەلسولێگەیە لە تۆنەکانە کە تایبەتمەندیە بۆ مەقامە
بۆ ڕووناکی ڕێمەڵکران لە ڕێی سەختی بەرەو ژوورە بە شوێنی وای بەرد و دوورە نیگایەن ماڵی ئێمە وەکو هونەریش بوون هونەر دۆستیش بوون بەخوا بە ڕەحمەی بێشە و کە ڕەشی خوا لێ خۆش بێ یەکە ڕەفیقی بوو کە ئەو ئێجگار ڕووی کردەوە بۆ گۆرانی ئەو ئێجگار ڕووی کردەوە لە زەمانێکە لە 60ەکانە کە هاتە ماڵمان ئەو لە جێشی هین بوو لە مۆسیقا بوو لە جێش لە کەرکووک جمعە و پێنجشەمە هاتەوە لە ماڵی ئێمە ترەوە حەفلە بوو میوانناریانە کرد هیماڵان لەملا لەولا زوربەی لە ماڵی ئێمە دانیشتن حەفلەیانە کۆبوونەوەیانە کرد و دانیشتن ینی باوکم ئاوازی کەم کەسی و تۆ بەڵامی کاک شەوکەتی ئەوە چکە ئاوازەکانی بەدڵ بوو لەو ئاوازانەی کە کاک شەوکەت دیایە لەو فترەیە ئێمە جانەکەم بۆوا لێکردم ئەوە لە ئاواز پەشیمانی پێڵێن لە ئاوازی ئەوە لە شاری عەبدوڵڵا سەرڕاج لە کەرکووک ئامان لەو قژە زەردە ئەمە لە تێکستی خۆیەتی باوکم بەڵام لە ئاوازی شەوکە ڕەشیە ئەمانە لەگەڵ چەندەها مەقامی تر لەگەڵ چەندەها بەستەی تر و حتا گۆرانی فۆلکلۆریش لەو فترەی لە ناوڕاستی شەستەکانەوە تا نهایەتی شەستەکان باوکم لەگەڵ کاک شەوکەت ئەلبومێکی دەرکرد و کاک شەوکەت بە تەنیا خۆی نەبوو بەڵکو کاک سەڵاحیش بوو وەکنای کاک عەزۆل کاک نەجمەدین ئەمانە هەموو یارمەتیانە کاسێتێکی دەرکرد بوو کە ئاوازێکی دانا ڕێی ئێمەی وەرەگرت نەکەر وەکو من وەکو مۆسیقیش وەکوانی کەش کە مۆسیقیش نیت خوشک و براکانم ئێوەم ئاوازەم داناوە جۆشی لێ بگرم بزانم خۆشە بەلاتانەوە چۆنە بۆی بزانانی وەکو ئەوی کە پێڵێن ئێمە بڵێن تەواوەیە تەواوە نیاوە ینی ڕێی ئێمەشی وەرەگرت سەرەتای کاری کوونەریش کە دەستی پێکردووە و بۆ وەکو تۆمارکردن لە ساڵی 59 لە ئیزگەی بەغا گۆرانی تۆمار کردووە هەرچەندەکەم ئەو خەیاڵی پێی مەستم هەرچەندەکەم ئەو خەیاڵی پێی مەستم بۆم ناخرێتە ناو چوارچێوەی هەڵبەستم مەیامانەیاوە ئەوەی من تێبینیم کردوێ لە باوکم تۆزێ شەرمن بوو یعنی من بۆ خۆم زۆر جار هەستمان پێ کرد کاتی کە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی هەبوو یان ئەمبینی کە چوە سەر شانۆ سەر مەسرح گۆرانیەکی بووتە هەستمانەکرد تا تۆزێ جەوەکەی وەرەگرت شەرمێ کرد هەر لە مناڵی و لەگە باوکمە بوو زۆربەی کار لە دوکانەکە وەکو شاگرد لەبەر دەستیا بووم بەس دواتر ئیتر کە وردە وردە گەورابی هەستەکەی ئەمە بۆ واجیبێکانی بە یارمەتی بە مەسمە کرد تەنیایە و پێویستی بە یارمەتیە من زۆربەی کات لەگەڵیا بووم لە دوکان هەر لەویشەوە فێری خەیاتی و هەموو بڕین و درینی جلوبەرگ بووم دایمە ڕائەکانی وا بوو بنیاد نەربوو نەک ڕوخێنەر نەک بۆ ئێمە بۆ هەموو کەسێ من بیرمێ لە دوکان خەڵگەها ئەو کاگورای مەمەوە گۆرانی بڵێم دەنگی تاقیە کردەوە مناڵ بووین جاریا بۆستم پێکرد خۆش نییە و دەنگە کەچی ئەو زۆر باشە و هەوڵ بە و باشتر و جا باشترە بێگە گۆرانی زیابڵی باشترە بێ و ئەسمە کردەوەی پاشەموو باوکە دەنگی خۆش نەبوو بۆ پێوت ئەو ئەقە کۆ نابێ کوڕم نابێ بیڕوخێنی ئەبێ پێی بڵی وایە بەشک و هەوڵ باخەوە لەوانەیە بە دڵی تۆ نەبێ بە دڵی یەکی شکێ لە ژەرەسمانی شینە لە پەڵوتکەی بەفرینە کوردستان گەڕام دۆڵە و دۆڵ پێوەم نە لە شار و نالا دێنەم دیکەس وەک تۆ جوان بێتۆی تو باس باوکم زۆر سەلیقە بوو لە هەموو شتێکا سەلیقەی هەبوو لە هەموو شتێکا حەقی خۆی یابوویە ینی ئیشیە کرد خەیاتی ئیشی هونەریە کرد لە هەمان کاتە لەگەڵ ئێمە بوو پێداویستیەکانی بۆ دابینەکردین ینی
بێدڵی نەکردوین هەستم بەو بۆشاییە نەکردووە قەت کە باوکم هەیبێ لەگەڵ لە بینی ئێمە و کارەکەی و هونەرەکەیە مقامەکانی زۆر کارم تێکە ینی بەڵام بەگشتی هەموو گۆرانەکانی باوکم لا خۆشە و ئاوازە جوانانەی کە دای ئەنێ بە بۆچوونی من ڕاستە خۆچێتە ناودڵی جەماوەرەوە هەرێجانە لێکدانەوەی دەرۆن قسەی زبانم بۆچی وا لە یەک دوورن نازانم ئەمەن ئەمان 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 توانیوێتی جێ خۆی بکاتەوە لە دڵی خەڵکانە خاستن بە لەو بیدایەتا کە شۆڕژگێڕانە حەزی کردو بچێتە بوارە هونەرەکە شەوانی ئەو بۆ چەند سرودێکی نیشتیمانی وەک بیدایەت وەک سەرەتا دایناوە لەوانە خۆشمەوە وڵاتەکەم کە من بیرم نایە ئەو ئاوازەی دانابێ ینی لەو وەختانە دایناوە کە گەنج بووە خۆشمەوێ ئەم نیشتیمانەم خۆشەوێ خۆشمەوێ ئەم نیشتیمانەم خۆشەوێ تا لێدانی دڵ ئەسرەوێ تا لێدانی دڵ ئەسرەوێ قەت لە بەرچاوم ناکەوێ بەهۆی زۆر شتەوە باوکمم بیرەکەوێتەوە بەهۆی بۆ نمونە باران کە جۆی کوردستان بارانێکە بارێ و دنیا هەموو کوردستان دار و درەخت و گوڵ و گوڵزار و تەڕوبڕیەکی بە شاخەکان و بە ئاوێکی ئاوە سازگاری کانیەکان و ئەوانە ئەبینم سروشتی کوردستان ئەبینم یەکسەر گۆرانی یاخود بڵین سرودی خۆشم ئەوێ وڵاتەکەم بیرەکەوێتەوە برایمی خەیات زۆر لە ناخی دڵەوە ئەو گۆرانی وتووە چکە بەڕاستی کە ئەو خۆشم ئەوێ وڵاتەکەم بەڕاستی خۆشی ئەویست وڵاتەکەی برایمی خەیات هین بۆ پاڵنەرێکی زۆر باش بۆ من هەر ناوەکەی خۆی شتێ بوو ینی ناوەکەی کە ئەڵێن تۆ کوڕی برایمی خەیاتی هەیە من ناناسێ مەسەلەن هەیە ناویشم نازانێ مەسەلەن ئەڵێن کە تۆ کوڕی برایمی خەیاتی یعنی زۆر خۆشەویستی دەرەبڕن زۆر چونکە و پیاوەش باگراوندی هەر جوان بووە خەڵک ناسیوێتی برایمی خەیاتی ناسیوە مۆقیفەکانی ناسیوە خەڵک خۆشیانەوێ جا ئەمە بەڕای من هەموو سەروەت و سامانی دنیا ئەهێنێ ئەو ناوە ئەو ڕسپێکت و ئەو خۆشەویستیە جارێکیان سەدفا چین بۆ بازار گەنج بووم ئەو حەلە زۆر ئین نەبووم پیر نەبووم وا پەکەوتە نەبووم ڕۆژش گەڕاوەوە لەگەڵ جیانە ژیانتی دایکە ئەو قماشە جوانوتمە ڕۆڵا ڕۆڵە ئەو قماشە زۆر جوانە بە باوکە برێ با بۆ بدرێ وتی باوکی چییە کابرایکی ئاوا تۆزە بە تەمەن و قژیشە ڕش کرد وەسمێڵی ڕش کردبووە وتم برایمی خەیاتە ئەی بۆڵێ هەر من ناشادم هەر من ناشادم خۆڵاش سادە وتم ئەوە شاعیرەکە وتێتی خۆی نەیوتوە هەر من ناشادم هەر من ناشادم هەموو کات شادە هەر من ناشادم هەموو کات شادە هەر من دڵم هەرۆ دڵی جارانە و ئێستا کە ژەناڵێنێ هەناسەی ساردی ناکامیم لە سینمدا تاسێنێ ئەیەمان سەرەتا کە من گۆرانیم وت بۆ باوکم ڕیکۆردی کرد زۆر مناڵ بووم گۆرانێکی هەندی بوو لە تەلەڤیزۆنا هەبووە بڵاو بووبەوە منیش ئەموتەوە بۆی تۆمار کردبووم زۆر دڵخۆش بووم پێ یاد گۆرانی خۆی چاوەکانە
ئەوە تۆماری کردبوو لە کاسێتێکە بەس ئەو کاسێتەم لێون بووە هەر لە سەرەتای ڕوخانی سەدام و بوو 2023 کە لە پەیمانگا وەرگیرام لە بەو حاڵ و شەڕ و وێرانکاری کە لە بەغایە هەبوو ڕۆشت و پیانوی بۆ من کڕی لە بەغا کە ئەوە زۆر هینێکی هەستێکی زۆر خۆش بوو کە باوکێک بوو تەمەنەوە بۆ دەسە لەرزۆکەوە کە ئەوە هاوکاری منەکە ئەو حاڵەتە ناخۆشە هەبوو لە بەغا لەگەڵەوەشە تەقینەوە زۆر بوو بەس بەو شێوەیە هاوکاری منیە کرد. جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بەتیشکی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە چاوی ئاگێریێ دووکانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوی ئاگێریێ دووکانمە تاکە مشکلەشی هەر ئەوە بوو کە دایم ئەیوب ئێمە کێشەی ئێمەی کورد ئەوەیە یەکنی بۆیە ئەتوانن دوژمنانی کورد ئەتوانن بە ئاسانی زەفەرمان پێبەرن ئێمە گەورەترین مشکلەمانەوەیە کە ئێمە یەکنی ئێمە جانێکین لە دوو جەستانە وەک شیعر و ئاوات لە یەک بەستانە ئێمە جانێکین لە دوو جەستانە وەک شیعر و ئاوات لە یەک بەستانە دنیا ناتوانێت دێکمان کاتەوە دنیا ناتوانێت دێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە. من باوکم ساڵی 76 خۆی بردنی بۆ تیپی مۆسیقای سلێمانی وتی کوڕم وەرە ئەوەیە لەوێ مۆسیقی زۆر باشی لێ بە شێوەیەکی ئاکادیمی ئیشەکەن لەسەر نۆتە تۆ پاشە ڕۆژ و بڕێ مستەقبەلی لەوەیە خۆی بردنی ئەوێ و لە بەرهەمەکانیان هەورچی ئەو بەرهەمانی کە باوکم تۆماری کردووە لەو ساڵە بە دواوە من لەگەڵ یا بەشدار بوومەک و کەمانچە ژەنێک زۆر جارە گەرش ئاوازی هەبووە بیری کردوەوە خۆی شعری داناوە زۆر لە گۆرانیەکانیشی هەیە تێکستی خۆیەتی شعری خۆیەتی وێنای ئەو شتەیە کرد بە تایبەتی باوکم یەکێ بۆ لەوانی کە زۆر حەزی بە سروش بوو حەزی بە ژیان مەسەلا کە وەصفی سروشتیە کرد بزەبت تۆ ئەو شتت بە چاو بینی ئەو شاخە دەبینی ئەو ئاوە دەبینی یا بۆ نمونە کە ستفاتمەوت یعنی تۆ بزەبت ستفاتمە بە بەرگێکی بووکێنی جوانە هاتە پێش چاو ینی کامەیتر بووکی کاڵێ بووکی ڕازاوی خەیاڵم گیانەکەم ستفاتمە هەست ینی ستفاتمە دەبینی بە هەموو شێوە و جوانێکەوە زۆر ینی ئەوە نە جوان وەصفی ئەو شانەیە کرد ئەو نە جواندانی بەو کەلیماتانە ئەنا ینی کەم هونەرمەند هەیە توانی بێتی ئاوە گۆرانی بڵێ بە تایبەتی مقام یادی هونەرمەندە بە تەمانەکانیانە کردەوە و کە سوکاریان مەجموعەیە گەنج بەشداریانە کرد گۆرانی و هونەرمەندانەوەتەوە لەو پرۆگرامەیە من بەشداریم کرد کە لە یەکی پەیمانگا بووم کە گەڕین ڕاستەوخۆ بوو پاشان کە لە سبەینێک بۆ ڕۆژی داهاتوو لە تەلەڤیزۆنا بینیم باوکم سەیری دەنگی منیە کرد گوێی لێگرتمەوە گریا ئەوە زۆر کاری لە من کرد ئەو شتە زۆر هەستێکی سەیری ئامێ بەلامەوە سیر بوو نەشمەزانی بۆ ئەگری بەڵام پاش 20 ڕۆژ ماڵاوی لێکردی هەموو جارێ ئەوەنگە دڵم پێی خۆش بوو کە مەسەن لەگەڵ باوکما بڕۆم پیاسەیە بکەم بە جادی سامونکەرانە کاتی نەخوارەوە هەری بە یادی جاران ینی وەکو چۆن جاران دەسی ئەگرتین هەر ئاوا لام خۆش بوو ینی ئیستا بەڕاستی من ئەوەم ینی بیری ئەوە ئەەکەم ینی لە ێزال پێویستم بە باوکمە کە جارجارێ لە جادی سامونکەرانە یا لە جادەی وەرزی باکە بەیەکەوە پیاسەیە بکەین بەداخەوە باوکم نەخۆشیێکی عیلاجی نەبوو لێرە پارکسنی لەگەڵا بوو ئەلەرزی دەستی ئەلەرزی سەیتەری بەسەر دەستیان ناکرد و تووشی هەناسەت ڕەبوویەکی هەبوو وەختی خۆی بە مناڵی ڕەبووی هەبوو بەس نەمە خیرەی تەمەنیان لی هەڵا بوو هەناسی تونگە بوو زۆر جار ئەمان بر بۆ فریایە کەوتین چەند جارێ لە مردن ڕزگاری بوو نانی ئێوارەمان هەموو خوارد پێکەوە باوکشم لەسەر سفرەکە بوو
هیچ کێشەیەک نەبوو من چووم خەوتم ئەتر ئەوە نەبوو خەوتم کە خەبەرم بۆ لە هاواری خوشەکەم یاپرافی خوارد و ماستەوام بۆ کرد و چای خواردەوە و لە پڕ هەناسەی تونگ بوو گیانیش دەستگیرانیەیە ئەلەساس پرسن نازانم بۆ سەیری چی و سەیری چی بکەن ئاشیا و شت بکەن و تەلەفۆنم بۆ کردم گیان بگەرەوە ماڵەوە خۆی وتی تەلەفۆن بۆ گیان بکەن با بێتەوە بمبا بۆ دکتۆر هەتا من گەشتمە سەری و دەرگای سیارە و شتەکانم داخست گەشتمە سەری کابرا ڕۆحی دەرچوو هەر ئەو نەبوو یعنی هیچ حەزێتی پێ کەسی نا بە مردنەکەشی دەرگای خەستەخانەکەم هین کپاڵ پێ ناو چوومە ژوورە باوکمیان لە ژوور و هێنا خستیانە ناو ئیسعافەوە تر ئەوە بۆ من نەمبینی کە هێنا خستیان ئیسعافەکەەوە نەمبینی دەستما لە قاچی و قاچی زۆر سارد بەداخەوە ڕۆژی 5 بوو دەمە و ئێوارە بوو ساعت 6 بۆ 7 ئەو کاتانە ئەمری خوای کرد و بەجێ یەشتین و دواتر لە گردی ناوەڕاستی پێڵێن لای گردی سەیوان لەوێ نێشرا مردنەکەی هەر زۆر ئەسە بوو زۆر بەداخەوە زوو چوومە ئەشمە سەر قەبری هەموو جارێک ئەچمەوە سلێمانی ئەچمە سەرگۆڕەکەی تۆزە قسەی لەگەڵاکەم تە نازەم گوێ لێم نییە هیترەوەیە دنیاکە ئاوایە بە قوربان ئەم عالەمە دڵی بە دنیا خۆشە دنیاش هیچی تیا بەستەن نییە دنیای گرتۆ بە کۆڵەوە بە دڵسۆزانە خزمەتی هونەرەکەمان بکەن خزمەتی گەلەکەمان بکەن میلەتەکەمان هاان بن بۆ تێکۆشان بۆ سەربەستی بۆ ئازادی بۆ ڕزگاربوون لە دەست دوژمنانی گەلەکەمان کە بە هەموو مەحارەبەی ئێمە بکەن و ئێمە لە ناوبەرن و ئێمە بفەوتێنن سەرم وا لە ڕێی کوردستانمە بەڕیشی سپی وەک پەموومەوە هەرچەگە دوژمن زۆر و زۆردار بێ هەر چوار پارچەکەم ئەدرومەوە